ئێمە بووینە پردێک لە نێوان نەخۆش و خوێن بەخش تەنانەت ئەو خوێنەی ئێستا بەخشرا لە ناو هەڵمەتەکان نەخۆش پەیوەندی کردووە لە وڵادە پێویستیان پێە و بۆ وڵادە نردراوە. ئەو هەفتەی ڕابردوو هیچ خوێنێک وەک پێویست لە نەخۆشخانەکان نەمابوو، تەنانەت ئەی زاید بە ڕێژەیەکی بەرچاو زۆرە کە هیچ نەمابوو لە هیچ نەخۆشخانەکان یەک بتڵخوێنی ئەی زایدی لێ نەبوو. واللهی خوێنبەخشین لە ڕاستیدا لە ڕووی تەندروستیشەوە بۆ هەموو تاکێک باشە بیبەخشێت ئەگەر هەست بکە خوێنی تێدا هەیە و دەبەخشرێت دوای ئەوجا لێرە ئەو پشکنینەی کە دەکرێت ئەوە دەردەخاکەوە من دەتوانم خوێن ببەخشم کە من بتوانم شتێک ببەخشم بۆ نەیبەخشم ئەگەر خوێنیش بێ بە تایبەتی چونکە ئەو خوێنبەخشینە لەوانەیە ڕوحی کەسێکی تر گل بداتەوە بژێواتاتەوە ئەبیتە هۆکارێک ژیان ببەخشی بە شخصێک ئەمە زۆر زۆر شتێکی گەورەیە لەبەر ئەوە پیرۆستترین شتەوە هیوادارم هەموو تاکێک وا بیر بکاتەوە بێت خوێن ببەخشێ و زۆر سپاس.